دەی ئەی گەنجی موسڵمان، ئەیە و گەنجەی کە تا ئێستا لە کافتریا و هەروەها لە نێرگە لە خانەکانی، ئەیە و گەنجەی کە تا ئێستا ڕوود نەکردوتە خودای پەروەردگار و تەوبەت نەکردووە کە زمانت بە زیکر و یادی خودای پەروەردگار پاراو نییە. ئەیە و مام حاجی و بەتەمەنەی کە لە بن دیوارەکان و لە بازاڕ دادەنیشی بەبێ ئیش و کار، زیکر و یادی پەروەردگار ناکەی ڕۆژێک لە ڕۆژان. ئەی ئەو دایک و خوشکەی کە لە بەردەمی دەرگاکان و لە سەرجادەکان دادەنیشی کە باسی خەڵک و غەیبەت دەکەی و گوناه و تاوان دەکەی، کەس لەبەر زمانت نەجاتی نابێت. دەی بەرام وەرە مەردی خوددا بە و ڕووبکە خوددا و زیکری خودداکە، لە شەیطان و نەفسی بەدکار ماڵ ئاواکە، بۆ قەبر و قیامەتی خۆت زاد و زەخیرەیەک پەیداکە. بەر لەوەی کە بمری پەشیمان دەبیەوە برام ڕۆژێک دێت بۆ سوبحان اللهیەک پەشیمان دەبیەوە پێت ناکرێت.